بینەرانی خۆشەویست شەوتان باش و ئەم شەویش لە بەرنامەیەکی نوێی کلینیک کە بەرنمێکی تایبەتە بە سەردەمی کۆرۆنا لە شاشە جوانەکەی گەلی کوردستان شەوانە کاتژمێردا پێشکەشی ئەوەی بەڕێزەکرێت داوای لێبوردنتان لەکەین چەند خولێکێک بەهۆی کێشەیەکی هونەریەوە دواکەوتین لە بەڕێستان ئەم شەویژک و هەموو شەوەکانی تر لە خزمەتانە ئەبین ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن وەکو دوێنێش و ئاماژەم پێکرد ئەم شەو پزیشکی پسپۆری مناڵانمان بە سوپاسەوە میوان هاتووەتە ئێرە و میوانداری دەکەین ئەوە ئەتوانن هەچ پرسیارێکتان هەبێت لەو بارەیەوە لە هەر شتێکە کە ئەم ماوەی کێشتان بۆ دروست بوو و بەهۆی ئەم بارودۆخەوە نەتانتوانی گەنە لای دکتۆرەکانی خۆتانیان نەخۆشخانی مناڵان ئەتوان پرسیارەکانی ئاڕەسە بکەن منیش خۆمەکو هەموو شەوەکانی تر ئامادەم بۆ وەڵامانی هەر پرسیارێکە تایبەت بێ بە کێشەکانی ئێسک شکاوی جەستە و فەقەرات و ئەو شتانە سەردەمی کۆرۆنای سواز بخوا شتێکی باشمان تێپەڕانوە بەڵام ترسناکێکە هەرماوە هیوادارین ئەگەر چوونە دەرەوەشە بێ خۆمان پارێزین و ڕێکارەکانی خۆپارێزی جێبەجێ بکەین لەبەر ئەوەی کاتی بەرنمەکەمان زۆرشتوە حەزەکەم زوو دەستکەین بە باسکردنی بەرنمەکە وەرگرتنی پەیوەندیەکان ئەم شەو میوانداری دکتۆرێکی بەڕێز کاک دکتۆر بەکە ڕەحیم کە جەنابیان پسپۆری نەخۆشیەکانی مناڵانە میوانداریمان کردو کاک توجیان بەخێربی حەزەتی کێشامان دوومان کردی کاک توجیان بە لەبەری کاتەکەمان زۆڕی زوو دەست پێ بکەین یەک پرسیار هەیە زۆر میانی من ئاگام لێ ئەم ماوەیە کێشەی بەتایبەتی دایکان بووە لە بەتایبەتی ئەو مناڵانی کە لە کاتی ئەو یەشتا دەستیان نەکردو بە خواردنی ئەوەی خواردنی احتیاجی ینی هەر شیر ئەخۆن ینی خۆتە زانی ئەمە خۆمانەوەکو پزیشک ڕەخمان لە شیری قوتووە بەڕاستی بەڵام زۆربەی ئەوانی دەستیان پێ کردووە کێشیان هەیە لەوانە ئەگەر ینی جەنابە بتوانانی بەچەند خولێکی باسی ئەوماکەی چۆنێتی شیرەکە و خۆراک بۆ ئەو مناڵانە چۆن ڕێنماییانەکەی سواز بۆ جەناب دکتۆر وەکو جەنابەت فەرموون بێگومان مناڵ دوای لێدایک بوون ئێمە هەموو پزیشکێک حەزەکە مناڵەکان شیری دایکیان خۆن پاش لەدایک بوون لە ماوەی ساعتە باشوە دەست بکرێ بەوەی کە شیر بدرێ بە مناڵ وەکوتمان باشترین شیر بۆ مناڵ شیری دایکێتی لەبەر ئەوەی ئەو خواردنێکی سروشتیە بۆ مناڵەکە پێویستیاتی مناڵەکە لە هەموو ڕێک و دابینەکات ئەگەر بەهەش هۆکارە نەتوانرا شیری دایکەکە بدرێ بە مناڵەکە ئەوە پێویستەکە شیرێکی تر شیری قوتو بدرێ بە مناڵەکە بێگومان شیری قوتو ئەوەی کە هەیە شیری مانگایە ئەنوا ئەشکال لە بازارە هەیە هەمویان یەکشتن سەر چاوەکە هەمووی شیری مانگایە و فەرق و جیاوازێکی زۆر لە بینیانە نییە لە ڕووی کواڵیتیەکەیانەوە بەڕاستی ئەوکوتمان گرنگ ئەوەیە کە مناڵەکە لەدایک بوو هەوڵ بدرێت لە ماوەی نیو ساعتە دەست بکرێ بە شیردانی و پێش شیردان باشوە هیچ شتێک نەدرێ بە مناڵەکە لە کۆمەڵگایمە هەندێکجا مناڵ سێرەکە لە بیدایەتەوە قەنداغەدرێ بە مناڵ جاریوە هەنگوینی پێدرێ جاری وایە خۆرما ئەم شتانە ئەمانە لە ڕووی تەندروستی و بەڕاستی زێرە بە مناڵەکە ئەگەێنی و باشتر وایە جگەر لە شیر شەژمان یەکەمی مناڵ هیچ شتێکی تری نەدرێتێ هیچ شتێکی تری نەدرێتێ و هەتا ئیمکانیاتە بێت تا مەجال هەبێ دایکەکە شیری خۆی بە مناڵەکە هەیەکەڵیەکە عفونکە شیری خۆیان میکس فێدینە بۆ حسب زۆربەی زۆری داکەن بەداخەوە ینی زۆربەی زۆری داکەزەکە مناڵەکە خەپان و جوان گەرز و گەورە بێ و تاوان خۆی بەحقیقەت ئەو مناڵان کە شیری دایکیان نەخۆن دائمە تۆزێک لە ڕوو لاوازن زۆر بەیان ینی زۆر خەپە و هینی قەڵە و بەڵام لە ناحیەی جەستەوە نەک لە ناحیەی تەندروستی بێگومان ئەمە بڵێن جەستیان وایە بەڵام سێرەکەی مناڵێکی جیۆ ڕوتون و تۆڵ مناڵێکن بەرگری نەخۆشی زیاترێکن کەمتر نەخۆشەکەون ئەگەر نەخۆشەکەون نەخۆشەکان لەوانە ئاسانتر ئەبێت تایبەتی سەکشوونەکەی ئێمە لێتر کۆمەڵی زۆر نەخۆشی بڵاوی و مناڵان هەیە کە شیری دایک مناڵ ئەو مناڵانی کە شیری دایکیان نەخۆن ناتوانین بڵێ هەر توش نابن هەموو مناڵێ بوارد لە 5 ساڵی تەمەنی یەکەمیان تووشی کۆمەڵی نەخۆشی باوی مناڵان بێت بەڵام ئەوانەی کە شیری دایکیان نەخۆن کەمتر تووشە بن و ئەگەر تووشش بن چارەسەریان ئاسانترە بۆکو جەنابەت باسکرد نەخۆشی سکشون ڕۆشانەوە کەمە نەخۆشێکی زۆر باوە بەتابەت دەکەیتر لەمە دوای بەرەو گەرما چین و بەرەو هاوێنچین ئەو نەخۆشانە زیاکات یەکێک لەو نەخۆشیانە کە شیری دایک مناڵ ئەپارێزێت تا ڕادێکی باش نەخۆشەکانی کۆندامی هەناسە ئێسەکە کاتی باسی کۆڕۆنا و پاکە نەخۆشێکی کۆندامی هەناسەیە ئەو مناڵانی شیری دایکیان نەخۆن بەرگی جەستیان زیاترە کەمتر تووشێوکردنی نەخۆشیەکانی کۆندامی هەناسە بن کەمتر تووشی هەستەوەری کۆندامی هەناسە تووشی ڕەبۆ و حساسیت کەمتر ئەبنەوانیکە کەمتر تووشێوکردنی گوێی ناوەڕاست ئەبن کەواتە لە زۆر ڕۆ شیری دایک وکواڵە شیری دایک شیرێکی زیندووە بەڕاستی تێگەشتی دژەتەن و ئەنتیبۆدی زۆر تیاکە ئەدرێ بە مناڵەکە و بەرگریشی مناڵەکە زیاد دەکات وەکوتمان لە ماوەی نیو ساعتە دوای لێدایک بوون باشوە مناڵ دەستکرێ بەوەی کە شیری بدرێتەوە بخرێتە سەر لای دایکی و هەوڵ بە دایکەکەن زۆر جا دایکان گلەی ئەوە کەناڵە من ئازارم هەیە بە عەمەلیات مناڵم بووە
شیرم دروست نەبوو بۆ ئیشتا ئەمانەمی ڕاستە بەڵام میکانیزمیشی دروستکردن تا مناڵەکە سنگی داکی نەگرەشی دروست نابێت بە ڕفلکسێکە لەبەرەوە نابێت چاوەڕێ بکە شیرەکە دروست بێ ئەمجا بێ مناڵەکەی بێنشی بێت بەعکسەوە ئەبێ مناڵەکە چەند جارێ بەتابەتی ئەو شیری بیدایەت کە پێوترێ ژەک لە ڕووی کواڵەتیەوە ئەمە باشترین جۆری شیرە قومێک لەو شیرەتوان بڵم بەقەدەر قوتوێک شیر ئیسفادەی تێگەشتی ئەو ژەکە حتا ئەگەر داکەن تکای ئەگەر شی خۆشی ئەو ژەکە با بیا بەڵاکە ئەو ژەکە بیاتێ ئەو سێ ڕۆژی یەکەم ئەو شیرێکە دروستە بێ شیرێکە بڕێکی زۆر لە پرۆتین و لە ئەنتیبۆدیتە کە لە زۆر نەخۆشی مناڵەکە ئەپارێزێت ئەگەر نەتوانرا شیری دایک بەکاربێن ئەوە شیری قوتوان لە بازار هەیە ئەنوا شکاڵەیە کوتمان شیری مانگایە گرتنەوەکە ئاتن زۆربەی زۆریان یەک ڕقم بە یەک هارشی بۆ یەک ڕقم ئاو ئەگیرێتەوە لە ماوەی ساعتدا دەستکا بەشی پێدانی 6 مانگ یەکەم جگە لە شیر هیچ شیرێکتری نایەتێ زۆر جار دایک پرسیاریەوە کە ئایا ئاو بین بە مناڵیان ئەو نین بە مناڵ لە ڕاستیە زۆربەی زۆری مەسادرەکان تاکید لەوەکەن کە مناڵ شیری خوارد پێویست ناکە ئەو بدرێتێ بەڵام لە وڵاتی ئێمە لەوانی لە وەرزی هاوینە مەجال هەبێ بەتابەتی ئەگەر شیری داکی نەخوا شیری قوتوبخە نانی ڕۆژان تۆزەشی ئاویشخوا ئاساییە بەڵام بە شێوەیەکی گشتی زەڕور نییە ئەو بدرێ بە مناڵ لە تا دەسەکە بەوەی کە خواردن بدرێ بە مناڵەکە بەم شێوەیە زۆر جار دایک پرسیارەکە چەند ساعت جارە شیر بەم بە مناڵ طبعا ئەمە ناتوانانی بڵێن تعمیمێکی بڵێ هەموو مناڵۆکی گوایە جاران ئەمان و 2 ساعت جارێ 3 ساعت جارە بەڵام تازەترین دراسە ئاڵێ باشترە ئۆن دیمان بێ ینی کە مناڵەکە برسی و شیری بێت ئەیترشدا نییە تۆ ینی جەدۆ لێدانی بە پێی جەدۆ ساعت 2 ساعت 4 ساعت نە ئەوە شتێکی ڕازنیە مناڵی ئەفلام کارتۆن نییە بەڕاستی بە زۆریاتی ئەوە زۆر هەڵەیە زۆر جار مناڵەکە خەوتە دایک هەڵێ سێن شیرات ئەمە هەڵەیە بەڕاستی پێویست ناکە کە مناڵ گەر برسی بخۆی هەڵەسێ پێویست ناکە خەبەری بکاتەوە شیری بات تێگەشتی لە دوای 6 مانگ کێتە وردە وردە تەمەەن دوو بۆ چوون هەیە هەندێکیانەڵێ لە 4 مانگ و هەندێکیانەڵێ 6 مانگ ئێمە زۆربەی جار بە نەخۆشەکانمان ئەڵێن لە نێوان دوای 5 مانگ وتر دەتوانێت دەستکا بەوەی جگە لە شیر خواردنی تر بە مناڵ خواردن کە لە بیدات و ئەدرێ بە مناڵ باشتر وای خواردنێک بێ تامی نەبێ بۆ ئەوی شیرەکەی دەبەر چاو نەکەوێت باشتر خواردنێک بێ ئەوی پێوتی هایپۆ ئەلێرژینێک ترسی ئەوەی کە حساس دروستکە نەبێت لە بیدایەتەوە بە کەمێتێکی کەم دەست پێەکە و ڕۆژانە وردەوە بە پێی تحملکردنی مناڵەکە بۆی زیاکە و بە تەدریجی فێری هەموو خواردنەکانیەکە تا لە دوای ساڵەوە ئەتوانێت مناڵ لەسەر سفرا لەگەڵ ئەندامانی خەزاندانشی خواردنی ئەوەی کە خوانی خۆن بێن بە مناڵەکەش بەم شێوە بە خواردن ئەدرێ بە مناڵ دکتۆر ینی من زۆر لە شوێنان ئەی خوێنینەوە دایکەکان دایمەند کێشیانە گۆڕینی شیریانی چی مەسەرەن هەر لە خۆی ئەڵە وڵاتێری پێ ناخۆ یان ئەڵێ پێی ناکەوێت یان ئەڵێ ینی ئەو گۆڕینی شیرانە چی ینی هینە ئەوە یەکێکە لە گرفتەکان بەداخەوە ینی کۆمەلگای ئێمە کۆمەلگەیەکە چاولێکەری زۆر تەسیری هەیە لەسەری ینی کە دایکێک ئەچێتە شوێنە مناڵەکە بینێ خەپان و جوانە یەکسەر چیتی بۆی ئەوش ئەچێتە ماڵ و فلانش ماشی دەکڕ ئەزانەوە ماشی بە مناڵەکەمژ بۆ خەپان و جوان دەرەچێت نیشانەکانی تێر خواردن چیە مناڵێک ئەگەر بڵێن ئەو شیرێکی خوا بەچی ئەزانی بڕی پێویست وەرەگرێ سێرەکەی گەشەی ماگانە کە متابەکی گەشەی زیاکە بە پێی تەمەنی خەوی مناڵەکە باشە ڕۆژانە بەلانی کەم سێ چوارجا دابی ئەگۆڕەکە میزەکە ئەمە نیشانی ئەوەی کە سەفشتە نەمانێ بڕی تەواو لە شیر دایک مناڵەکە دەستی ئەکەوێت ئەگەر مناڵەکە بەڵێ ئەگەر مناڵە گەشەی تەبیعی نەبوو ئەگەر میزکردنی کەم بوو ئەگەر بەردەوام کوڕوزان و گیران بوو ئەوە یەکێک لە نیشانەکانی کە شیری پێ زۆر ناگرێت مناڵەکە بەڕاستی ئەمجا بەنسبەت شیر گۆڕینەوە وکوتمان ئەگەر مەجالە بێت مناڵ تا مەجال هەبێت شیری دایکی بخوات ئەگەر بە هەجۆکارێ نەتوانێت یان شەردووکیان بخوات ئەو شیرانی کە لە بازارە هەیە هەموو شیری مانگایە لە ڕووی کواڵەتی جۆرە زۆربەی زۆرە نزیکەیەکە فەرق و جیاوازی گەورە لە بینیانە نییە بەڕاستی باش وای دایک مناڵەکە لەسەر یەک جۆر شیر ڕابێنێت نابێ بەردەوام ینی دوای هەفتە نەخۆشیشی بۆ مەگەر لە هەندی حاڵەت تەمەەن ئێمە کو دوکتۆر خۆمە تەداخلی تیاکەین خۆمان شیری بۆ ئەگۆڕین بەڵام بە شێوەیەکی گشتی قاعدەکە وایە یەک جۆر شیر هەڵبژێرێت تر بە پێی ئیمکاناتی خۆی بە پێی گیرفانی خۆی شیر هەیە ینی ناوبانگی دەکردەوە گرانە و شیریش هەیە و چارەکی گونجاوە و یەکێ لەوانە هەڵەبژێری و باشوایە زووشی نەگۆڕی بۆ مناڵ ئەگەر مناڵەکە وکوتمان گەشی تەبیعی بوو خەوی تەبیعی بوو ئیتر چی پێویستەکە تو چاو لە مناڵێکی تر بشیرەکەی بگەڕ و هەندێک جار کێشە و مەشاکل بۆ خۆی دروستەکە بەڕاستی زۆر جا دایک بەداخەوە سێرەکی مناڵەکە هیچ شتێک کێشەی نییە بەڵام وەکو حەزم وەکو بتم چاولێکەری شیرەکە گۆڕێ لەوانێ ئەو شەیە کە تۆ هەڵیە بژێری کێشەی هەبێ بۆ مناڵەکە لەوانێت تووشی سکرینی کات تووشی ڕشانەوەی کە
کێشەی بۆ دروستکات لەبەرەوە باشتر وایە لەسەر یەک جۆر شیر ڕابهێنرێ و ئەگەر کێشەی نەبوو لەسەری بەردەوا بێت ئەگەر زانی کێشەی هەیە توانی شیاری دکتۆر بکە بۆی بیگۆڕێت. دەستخۆش پەیوەندیمان لەگەڵ کاگاسۆمان لەگەڵا لە هەولێر. کاگاسۆ فەرموو. ئەلو یاوارتان باش. کاگاسۆ ئەلو یاوارە باش. فەرموو کاگاسۆ ژیان جۆمان لێتە فەرموو. کاگتۆر ئەگرازە پرسیارێک من مناڵێکمان هەبوو دوو ساڵ لەمە پێش دەتەمەنی ساڵێک و سێمانگیدا بوو ڕۆژێکیان خوێنی کەمی کرد ئتر کە بردمان بۆ دکتۆروتی ئەمە ڕەنگشی زەرد بوو لەگەڵیاوتی ئەمە نەخۆشی پاقلەیەتی بەڵام ئێمە لە بڵین لە عالی و لە خێزانی خۆمانە کەسی ئەو نەخۆشیەمان نییە کە هیچ ئەو نەخۆشیێن نەبوو بەڵام ئەو مناڵەمان توش بوو مناڵەکە درشم هیچ مشکلی نییە بەڵام تقریبا ئەو کاتە نیو بەتڵ خوێنمان تێکرد تقریبا ئێستا تەمەنی نزیکەی 4 ساڵە بێ هەتاوکو ئێستا کەسکە خوێنوان تێ نەکرێتەوە بەڵام پاقلشمان نەداوەپی هیچ کێشەی نەبووە جا نازانین خۆشمان نەما خواردەوە جاجاری خواردمانە بەڵام بەومان نەداوە جا نازانی ئێستا ئەو نەخۆشیێت تا چەند لەگەڵا دێ ئایا چارەسەرشی هەیە یان نییە هیچ پرسیارێک بەسەر چاو کاگاسۆجیان وەڵامتین. بەنازخان لە کەلارەوە فەرموو بەنازخان. ئەم کاتتان باش ئەم کاتۆ باشدا دەگیان فەرموو. وەڵا پرسیارێکم لە دکتۆر هەیە ئەگەر نەبێ فەرموو. مناڵێکمانێت تەمەنی 6 ساڵە بەڵێ ئیلتیهابی خوێنی هەیە ئەڵێم هۆکار و چارەسەری ئەم ئیلتیهابی خوێنە چییە؟ باشە لە کێک وای کێشی هەیە؟ وەڵا دەمێکە چەند ساڵێ مانگێ دوان بۆ وەڵا دەمێکە هەر سامی کردوتەوە وایە. بێتاقەتێکی چییە ینی لەرزی لێ تای لێ ئیلتیهابی خوێنی هەیە ئیلتیهابی خوێن ئیلتیهابی هەیە نیشانەکانی چی ینی باسی بێتاقەتێکیمان بۆ کە نەخۆشێکی چییە واز لە تەشخیصەکەی وەڵا فەحسمان بۆ کرد و دکتۆروتی ئیلتیهابی خوێنی هەیە. ئەخە بێتاقەتە تای لێ تۆ لە بەرچی فاسی بۆ کرد ئەلو بۆچی فاست بۆ کرد باوکی من وەڵاو کاتە نەخۆش کەوت زۆر لاواز بوو کێشێکی کەمە باشە ئیتر کە نەخۆش کەوت بردمان بۆ نەخۆشخانە وتی دکتۆرەکەوت ئیلتیهابی خوێنی خەوانمان باش ئیترمان بزانین هۆکارەکەی چی و چارەسەری چی بکەین وتێ 6 ساڵە 6 ساڵە تەمەنی 6 ساڵە وەزنی چەنە؟ زۆر کەم وەڵا سی کەمترە. چەند کیلویە؟ وەڵای جا دەمێکە نەمان کێشا تقریبا ئاخرجار کێشە و چەند بوو؟ پێشتر ئاخرجا کە کێشە وەزنی چەند بوو؟ وەڵای بیرم نەماوە. باش باڵای باشە باڵای کەم نییە؟ زەعیفە و باڵاشی کەمێ لە چاو تەمەنەکانی هاوتەمەنیا کورتترە لە زووتای لێ نایە هەناسێت و نابێت با بەهەیەتی نەشات و حرەکە و جۆڵشتی ئاسایی بێهێزە دایمە بێهێزە. هیچ پرسیارمان بەسەر چاو بە ناسخان وەڵام پێێنەوە شاڵ بە چاوان. کاک سامان لە چەند چەماڵە فەرموو کاکە سامان. کاک تۆرجانەکاتە باش ئەم کاتۆ باش چاوەکەم زۆر ساسەکەم وڵی پرسیارێکم پێما پەیوەندی بە تەوەرەکەی ئەو شۆنی ئاگەر بکرێت جواب بنەوە بە پێی توانە بەسەر چاو فەرموو. زۆر سات وڵی کاک تۆ من ئازارێ لە قاچمایە بەڵێ لە هەردوو قاچم جاری وایە کاک تۆر یعنی جاریوەتە لە ژێر پێم جاری وایە دێتە بان پێم ێفاڕەکەی جاری وایە دێتە ئەم لالاکانی پێم لەگەڵشی ئاوسێت جاری وایە هەموو کاتێک ناجاری وایە لەگەڵشی ئاوسێ بە تایبەتی ئەو کاتانی کە زۆر لەسەری ئەڕۆم یعنی بڵێن لەسەری ئەوڕۆم ماوە 2 ساعتێ 3 ساعتێ لەسەری بڕۆم و تۆزێ بگەڕێم زیاتر ئازارەکە زیادەکە باش بەڵام ئەگەر بەگشتی لەسەری نەگەڕێم ئازارەکە باشترە توانم ئیدای لێ بەڵام بە تایبەتی بەیانیان و شەو ئازارەکە زۆرە. کاک سامانجان تەمەنە چەنە تۆ؟ وڵا تقریبا 29 ساڵم. وەزنە چەنە؟ وڵا 6 کیلۆم. ئازاری ئەژنۆت هەیە لەگە پشتە؟ نەشکو هیچ ئازارێکی پشت و ئەژنۆم نییە بەس سەردانی بڵێن ئەم سەیدەلیەکان وتیان احتیمال لە پەیوەندی بە گۆشت و ئەو شتانەوە بێ فاحشێکی پێما بێ ویریک ئەسی دەشتێکی وایە ئەوەشم کرد وتیان ئەوە نییە ئیتر نازانم هۆکارەکەی جگەرای کێشی عەفوون کە جگەرای کێشی؟ نەوەڵڵا ئیشت چییە کاکە سامان؟ وەڵایی سایقم بەڵام سایقی ساری گەورە مەز وەکو ئەوە بڵێ بە زۆری لەسەر سیارە ببنە وەڵا لە 10 ڕۆژە یعنی سەفەرێکی هەولێر مەگەر بچم یان نەچم ئەوەندەیە ینی ئەوە نیە بە زۆری سایقی ساری گەورە بم. ڕاضەوشت ناکەی هیچ؟ نەوەڵڵا بەس گەڕانەکەم بەعنی گەڕانم جاری وایە زۆرە جاری واشە زۆر لە ماڵەوەم و جاری واشە زۆر ئەگەڕێم ئەنی بۆ نمونە مەخ لە لادێن جاری وایە کاسمەوە بۆ لادێکە زۆر ئەگەڕێم لەوێ ئیتر بۆ شەوەکەی زۆر بێوەزم. خەبەر دەکاتەوە لە خەو؟ وەڵاهی بەکەمی سڕە بێ لەگەڵ یا قاچیان بەس ئازارە؟ هیچ سڕ نابێ بەس ئازاری ئازارەکەش
ئەگەڕێ کاگرتووە جاریوە لە قاچی چەپەمەوە ڕۆژێکیان دوای هەفتەیە ئەم قاچیانە هەفتەیەکیان دوو ڕۆژ ئەم قاچەی تریانە یان کاگرتووە ئازارەکە جاریوە لە دەستیشمە ینی ناو لەپی دەستیشم جاریوە ئەها بڵێن تۆزێکی وەکو بازنەیەکی بچووک ئازارەکە ینی جارە لە پەنجەمە جاریوە کاک سامان ینی تۆزێک بڵین فحسی ڕۆماتیزمۆ نەکردووە فحسی ڕۆماتیزمە وەڵی ڕۆماتیزمەشم کرد ئایبی نەبوو وەڵی وتیان ئەوەش نیێنەوە باش قەلق نیت قەلقی نییە وەڵی کەم باش بەسەر چاو تۆزێکی تر جواب تێمەوە ئینشاءڵڵا زۆر بە چاوان خوارد لەگەڵ کاک بێستون لەوە دەربەنی خانەوە فەرموو کاکە بێستون دکتۆرە و کاتەدان کاتەوە باشاوەکەم سپاس بەڕێزی وەڵی دکتۆر من هیچ پرسیارێکم نییە بەڵام یەک زانیاری ئەمێ پێتان بڵێن فەرموو دکتۆرە و نەخۆشەیە کە ئێستا باسەکرێ نەخۆشی کۆرۆنا بەڵێ من لە مانگی 12 ئەوی نەمگرێت ئەو پەتایم گرت هەمان نیشانەکانم بوو زۆر ئاسایش و بەلامە دوای دە ڕۆژ دوای ڕۆژ باش بوو کێشێکمە ئەو کادوا بزانم هەر ناوەکەیشی زۆرەکەیشتان نازانی یان لە کوردستان نەبوو کاکە بێستونجان پێشەوەی داخلی بەرنامەکە بین لەگە کاک دۆرە باسی ئەومانە کرد یعنی بە دڵنیایی و لەوانەیە لە مانگی 12 لەوە ئەچێ پێش مانگی 12 لە جیهانە بڵاو بوو بێتەوە ئێمەش گرتی بێتمان بەس من دوێنێ شەو نازەمە گەر متابعی بەرنامەکە و کردبێ ئەم نەخۆشیە شتێکی ئەوە نەسەیرە جارێک ینی وڵاتە جیهانەکانیش بە باشی لی تێ نەگەشتون بۆیە لەوانەیە ئەمە پاش ماوەیەکی تر ئەگە فەحس و شت دەرکەوێت جارێ ئەو فەحسە نییە کە چونکە جۆرە فەحسێک هەیە نەخۆشی دەرەخە ئایا پێشتر گرتوتە یان نەوگرتووە فعلا لەوانەیە زۆر بەماگەرە و فەحسە دروست بێ هینکەین تووشی بوو بێتین بەشکی میشاڵە ئێمە یەکێ لەو فاکتەرانی کە کوردستان و سلێمانی تیا سەلامەتە لە چاو وڵاتانە ئەوانە بێت بۆ چوونە لە ئێمە نیە بەڕاستی ئێستا لە زۆر ژیان ینی حتا لە زۆر شوێنی لە ئیتالیا بیر لەواکەنەوە کە ئەوەی لە مانگی 12 بووە لەواچێ کۆڕۆنا بوو بێت بڵێ جەنابیشی باسێکی وتەشەنەها مناڵ بەخرا هەیە ڕژی مردووانمان ڕۆژانە هەزار نەخۆش هاتە ئەوی شاری مناڵان سەدان نەخۆش داخڵە بوو بەڕاستی بەس ئەوە مانای ئەوە نییە ئەمە کاکتۆرۆکو جەنگیشی نەوەوی وایە بەڕاستی تۆ نایە بڵێ وڵات خۆمان پارێزی وەزم زەرەر ناکەین تا لە ساسەد ئیسپاتی دەکەی ناتوانانی قەرار بێ بەڕاستی ینی هەر بە تەخمینکردن نابێت ئەبێ دۆکیومنتی هەبێ ئەبێ سۆڵی دیڤیدنسە بەزم خۆشم پارێزی زەرەر بێگومان ئەوەی لە جیهانە ئێستا پراکتیسا کرێ ئەوەی کە نەتیجەکە ئەبینرێ ئەوەیە کە کۆڕۆنا نەخۆشیەکە گاڵتی لەگەڵ ناکرێت بەڕاستی ینی بەداخەوەندێ لە وڵاتی ئەمە لەوانێ پێویست ئێستاژ ئیمانی پێی نەبێ بەڵام ئەگەر متابە بکەین بەس ئەمڕۆ لە ئەمریکا 5,000 کەس وفاتی کرۆ بە کۆڕۆنا 30,000 کەس توش بووە ینی نەخۆشیەکە بەڕاستی جلیێزەکان وڵاتە جلیێزەکان چۆکیان داوە لە بەردەمێت لەبەرەوە ناتوانانی بە شێوەیەکی ئاسان سەیری بکەین بڵێ هەر نییە خۆمانە پارێزین لەوانەیە گرتی بێتمان ئێمە ینی قەیچەکە باشتر بەڵام تا ئێستا ناتوان قەرار بن چونکە هیچ دۆکیومنتێکمان لە بەردەستانیە کە دوێنێ شوش باسم کرد ئەم نەخۆشیە چەندها لەوانێ چەند ساڵێکی تر ئەنج 100% لی تێبکە چی بوو سیفاتەکانی کاکتوکە وەڵامی پرسیارەکان بین کاگاتۆ باسی مناڵەکەی کرد 2 ساڵ پێشی سەرزانیوێنی ئێستا تقریبا 3 ساڵ و شتێک 4 ساڵ ئەبێت ئەوێ بزانێ ئەم نەخۆشە درێژخایەنە ئایا تاقی پاق لە نەخوات و ترسناکەەکانی تەمەنی ساڵ و سێمانگە وەکو خۆی لە تووشی زەردی بوو ڕەنگی زەربە خوێنی داوەزیەوە براوتە خەسخانە و تەشخیص کراوە کەوا نەخۆشی پاقلیاخ نەخۆشی فاویزمیە تامان ئەم نەخۆشیەکێکە لەو نەخۆشانی کە لە کۆمەلگایەمە زۆر باوە ڕاست یعنی ئێستا حالین مەوسیمێتی بەڕاستی ئێستا ڕۆژانە لە خەسخانەی مناڵان بەلانی کەمە ڕۆژی واگاتە 12 نەخۆش 5 نەخۆش داخڵە بە لە خەسخانە و زۆربیان پێویستیان بەوەی کە خوێنی تێ بکرێت ئەم نەخۆشیەکی بۆ ماوەیە نەخۆشیەکە ویراسیە لە ڕێگەی باوانەوە نەقلە بێ بۆ مناڵەکان تابن جینی ئەم نەخۆشی لەسەر کرۆمۆسۆمی ئەکسە لەبەرەوە زیاتر تووشی نێری نابێت تووشی ڕەگەزی نێرە بێت کەمتر تووشە بێک ئافرەتان بەڵام کەمتر تووشە بن لە هەموو تەمەنێکی مناڵی ڕوئات بەس جاریوە هەیە بە پێی قورسی نەخۆشیەکە جاریوە ئەو نەقورس عنی هۆکارەکەی کە ئەو کەسی هەڵگری ئەو جینە بێ ئەنزیمێک لە خڕۆکە سوورەکانە پێوتی جیسک سپیدی ئەو ئەنزیمە ئیش ناکە کە ئیشی نەکرد کە بڵێن پاقلە بخوا هەندە جار بە هەند بەنزین و خەنە و ئاوی بیر و ئەم شتانش حقت کاچێتە لە شێوە یان بۆنی ئەکات خڕۆکە سوورەکانی تێگەشتی و خوێنی دابەزێ و تووشی زەردوی ئەبێت وەکو پێمەتی لە کۆمەلگای ئەمە نەخۆشیێکی باوە ساڵانە ژمارێکی زۆر لە مناڵ تووشی ئەم نەخۆشیان هەیە و لە کات لە وەرزی پاقلە پێگەشتنا زیاتر دەرەکەوێت نیشانەکان ئەوەی بزانێت ئەمە ئەمێنێتەوە بەڵێ ئەبێ هەر پارێز بکە بەڵام زۆربەی زۆریان کە ئەگەنە گەورەبوون و دوای 15 ساڵ نەخۆشیەکە وەکو ئەڵێ سوکتر ئەبێ کەمتر نیشانەکانی تیا دەرەکەوێت ئەوش لەوانەیە تەحملی زیاتر بێ مناڵێک بتڵی خوێنی لە بڕۆ زیاتر نیشانەکانی تیا دەرێت بەڵام گەورەی بتڵێکش لە بڕۆ زۆر پیا نیشانەکە دەرناکەوێت بۆیە نەخۆشیەکە ئەبێ هەر پارێز بکات بەڕاستی
ئەوە وتی عیلاجێک نییە بڵێن کە دەرمانێکە بیخوا و نەخۆشیەکە نامێنێت چونکە ئەمە خەلەلێکی ژینیە نەخۆشیێکی بۆ ماوەیە چارەسەری نیە چارەسەرێکی ینی ئاسانە بەڕاستەوە کە پاقلێ نەخوات نەنی وەکو حەبوو دەرمانێک نییە کە بڵێت نەخۆشیەکە پڕێن نامێنێت نەخۆشیەکە مەدە حاد ئەمێنێ و تا ئەگات تەمەنی 15 بێ پارێزکە دوای ئەوە پارێزکردنی جوان زۆر مهم نەوێت دەسەکانی خۆش و بەناسخان باسی ینی من حەزەکە پێشی وەڵامی بیتەوە زۆر بەداخەوە ینی من حەزەکەم پزیشکانی جواز لە هەندی هەتا کارمەندی تەندروستی و مختبەرەکانی جواز دەکە لێ مێلتیهابی خوێن بێنن ئەمە وشەیەکی هەڵەیە خۆی چ کاتێکم قەرادێک کە خۆڕۆکە سپیەکان بەرز بوو یەکسەر ئەڵێ مەلتیابی خوێنی هەیە من عفوکە باسە نەخۆشیەکە کاڵ التیابی خوێنمای خۆی ئەمە وەکو بزیشک گەزای التیابی خوێنمانەجی ئەڵەمەلتیابی خوێن بڵێ ینی لەژێر چاودێرێکی زۆر داوێت ینی مستەلاحی ئەو وشەی کە بەکارێن بڵێن التیابی خوێن لە بەڕاستی وشەیەکی ڕاز نییە وشەیەکە لەوانەیە حتا جاریوە دکتۆریش بەکاری بێنە کارمەندی تەندروستی بەکاری بێن لە کاتێکە کە خڕۆسکە سپیەکان بەرزە بێتەوە تامان هۆکاری بەرزبوونی خۆڕکە سپیەکان کۆمەڵی زۆر هۆکار هەیە خۆڕکە سپیەکان بەشێکن لە بەرگی لەش ئینسان هەج میکرۆبێ بچێتە لەش ئینسانەوە ئەو خڕۆکە سوورە سپیانە ژماریان زیاکە بۆی زاڵبن بەسەر نەخۆشیەکەیە بەڵام بێجگە لە هۆکاری تریشەیە لە نەخۆشی خوێنە هەبێت لە نەخۆشە ڕۆماتیزمەکانە ئەبێ لە زۆر شتە ئابێت کە تۆ نەخۆشەکەت هەبوو خڕۆکە سپیەکانی بەرز بەدوا هۆکارەکە بگەڕی لەوانێ هەوکردنی قورگی بێ لەوانێ هەوکردنی ڕخۆڵەکانی بێ میزەڵانی بە هەر شوێنەکە هەوکردن هەبێ خڕۆکە سپیەکان بەرز ئەبێتەوە ناچێت لەم کاتای کێشێکی شێ بێ مناڵ ئەو نەخۆشیێک نییە بڵێ نەخۆشیێکی درێژخان و ئەمێنێتەوە هەوکردنێکی کۆرس عیلاج وەرەگری و چاگە بێ دوای تەبیعی ئەبێتەوە ینی بە حەقت وشێک نییە بەناوی هەوکردنی خوێن ئەوەی کە لا ئێمە بەکارین بە هەڵە بەکارێنین و ئەو مناڵی کە باسی کە دەبەرەوە کاڵێ لاوازە و گەشی هەموو دایکان زعیف ئەگەر وایە لاوازە و گەشی تەبیعی نییە و باش وایە ئەگەر پیشان دکتۆرێکی پسپۆڕی بە چکات بکۆن هەندێک هۆکار هەیە هەندێک نەخۆشی هەیە بۆ شێوە نیشانەکانی دەرەکەوێت لەبەرەوە بۆی دڵنیا بێت باشوە دکتۆرێکی پسپۆڕ ببینەوە لەوانێ پێویستکە CBC و بڵات فیلمێکی بۆ بکرێت بەڕاستی بەس بەئەکیدی لە کەلیمەی تیابی خوێنەکە هیچ ترسی نییە شتێک نییە بەو ناوە بەڕاستی دەستەکانە خۆش بێت کاک سامانجیان باسی ئازارەکە و کرد و ئازاری هەردوو قاچێ ئەیە بۆ ژێر بنی پێت و ئاوسێ مادەم پشتێشی لەگەڵانی ئەمە ئینشاڵڵا شتێکی خەتەر نییە ڕاستە تۆ دەڕۆژارێ مەسەلەن سیاقەتەکەی بەڵام عادەتەن ئێمە وەکو ئیشەکەی خۆمان ئازانین زۆربەی ئەوانەی کە سیاقەتەکەم بەتایبەتی سایقی ساری گەورە بەڕاستی ئەگە بۆ چەند کاتژمێرێکیش بیکەی هەر هیلاک دەکە باشتر وە ئەو کەسانی ینی من دایمە نەسیحەتی نەخۆشەکانەکەم ئەوانەی کە جۆرە ئیشانیان هەیە باشترە وەرزشکەن باشترین وەرزشیش پێ ڕۆشتن بەڵام تکایە ئەو هەمووە بە پێ مەڕۆن یعنی تۆش زۆر نەخۆش پرسیار لە ئێمە ئەکە ئیماخونیە هیوا هەیەڵە 10 کیلۆمەتر یان 2 ساعت بە پێ ئەڕۆم آخر ینی هیچ شتێک تحملی 2 ساعت و ساعت و ئەمانە ناکەم من ئەگەر نەسیحەتی تۆ یان هەست نەخۆشیکی ترکەم کە ئەتەیە بە پێ بڕۆی ساعتەکە بکە بە 2 بەش بە 3 بەش بە 4 بەشەوە بۆ نمونە 10 دقیقە چارێکی بڕۆ 2-3 دقیقە ئیسراحەتکە لە شوێنێکە بۆی ماسووکەکان و سوڕی خوێن و ئەمانە هەموو ئیسراحەتکە هەتا ئەژنۆکانێ جونگەکانی لەشێ نابێت هیچ کەسێ بەتایبەتی کە ئینسان بەرەو تەمەن ئەڕوات ئێمە هەمومان لە تەمەنی 15 ساڵ و ئەمانە تحملمان زۆر بوو بەس کە ئەسیرێکین بە تەمەنە ئەڕۆین بەڕاستی ئەو توانایەمان نامێنێ تۆش نابێ بەتایبەتی ماڵێکە لادی ئەمەنە بە شاخ و گردا سەرکەوی ئەوە نە بە پێ بڕۆی وەرزش بکە بەتایبەتی لە ئێوە گەشوە مەجال هەبێ مەلە زۆر باشە ئەوەی کە تۆ باسێکی ئەو نیشانانە هیچ شتێکی خەتەریتیان نییە زیاتر ڕەبتی بە هیلاکیەکەیەوێ بەس ئەگە خوا نەخواستە ئازاری پشت لەگەڵیا بۆ دروست بوو ئەو کاتە لەوانەیە کێشێکی فەقەراتی لەگەڵا بێت ئەتوانی بە دوایە بڕۆی فاسی ڕۆماتیزم و کردو ڕۆماتیزم و نییە زۆربەی ئەو فەحسانی کە تۆ باسی ئەەکەی هەمووی طبیعین بۆیە لەم کاتەیە هەر هەوڵ بە پشوبەی بەتایبەتی ئەگەر ئەزانی قاچێ ئاوسێت و زیاتری نەبێت لەو کاتانی هیلاژی ئەتوانی شەوان سەرینە بخیتە ژێ قاچەوە یان کە دانیشی تەپڵی کێشتێ بخیتە ژێ قاچێ هەتا بەرز بێت و ئیسراحەتکە و خوێنەکەی بۆ بگەڕێتەوە ئەگەر زانی و هەر بەردەوام بوو دوای تەواوبوونی ئەم نەخۆشیە ئەتوانی سەردانی پزیشکی پسپۆری ئەسکوشکاوی بکەی ئەو کاتە فحوسات و شتیشە بۆ ئەکەن و دڵنیا ئەبنەوە کە لەوی ئینشاءڵڵا هیچ نییە کاک بێت وەڵاممان نایتەوە وابزانم ینی بە دڵنیای لەوانەیە ئێمە خۆشمان وەکو پزیشک لەو کاتە نەخۆشکەوتین و گرت بێتمان بەڵام تکە ئەکەین بە ئێمە نەبینە ئەوەی کە خەڵک تەژیعکین کە واز لە نەخۆشەکە بێنێ و پشتەکە بە فشە وەرگێ با لە هەموو دنیا بن بڕبێ ئینشاءڵڵا ئەو کاتە ئێمەش هەتا بتوانین ئاهەنگە گێڕین و پێ ئەکەین ئەڵێن سواز بەخوا لای ئێمە وابوو ئێمە بەقوتر بین بەجارێ کەس ناتوانێت بەڕاستی ئەو شتاوەنە ئاسانکە لای خەڵک چکە خوا نەخواسەوەکو وڵاتانەمان بێ کەس ینی ئەو کاتە خۆی ناکە بە ساحێ بێت و تووشی شتێکی ناخۆشە بێت کاکتوژیان دەکرد هەتا پەیوەندەکان ئامادە ئەبێت باسی خواردن وتمان 6 مانگ یەکەم تا بکرێت شیری دایکی بخوای شیری قوت دوای 6 مانگ دەسەکرێت بەوەی کە جگە لە شیر خواردنی تریش بدرێ بە مناڵەکە دایک زۆر جا پرسیارەوە کە چ خواردنی بم بە مناڵەکە وتمان باشوە ئەو خواردنێک با بە مناڵەکە کە
لە ڕووی تامەوە نزیک بێ لە شیرەکە بۆ شیرەکە لە بەرچاو نەکەوێت و لا ئێمە ئاتن زۆر نەسیحەتی دایکانەکەین کە دەست پێ بکە بە پێدانی شۆربای برنجی باتێ زۆر دایک پرسیارێکە ڕۆنی تێکەم خوێی تێ بکەم لە بیداتو کە دەست پێکە باشوای چکامنەوانە بەکارنێنێ بەڵام دوای فترێک دەتوانێت وردەوە کەمێک بۆی تامی هەبێ بەکاربێنێ ئاساییە تامان کە دەست پێەکە هەفتەی یەکەم ڕۆژی ژەمێکی ئااتێ ژەمەکە ئیتر کەوچکێکی چێژ و کەوچک لە هەفتەی دومەی کا بە دووژەم لە هەفتەی سێمە تا سێژە مەتوانێت بەکاربێنێ بێجگە لە بڵێن کە یەکەم جار دەست پێکە بە شۆربای برنج دەست پێەکە هەفتانە هەر جارێ شتێکی بۆ ئیزافاکە جار پەتاتی تێکا گێزەری تێکا بڕۆپی تێکا سەوزەی تری تێ بکە وردەوەرە دەست پێکە میوەکانی باتێ باشترین میوە لە بیداتکە دەست پێکە بە سێ و بە هەرمێ بە مۆز ئەمانە دەست پێ بکە بە تەدریجی هەموو میوەکان دەست پێەکە هەندێک خواردن هەیە لە ساڵێکی مناڵە باشوان نەدرێ بە مناڵ بۆ نمونە گۆشتی سوور باشوای لە خوارد ساڵۆ نەدرێ بە مناڵ هێلکە باشوای لە خوارد ساڵۆ نەدرێ بە مناڵ بەنسبەت ماسی و مریشکەوە لە هەژمانگ ئەتوانین دەست پێ بکە و مناڵ وردەوەدە بیخوات زۆر باش ئەگەر لێرە بۆسین بەڵێ دوایی نەسەر بابەتەکەم ماپورە کاک بەهێز لە سلێمانیەوە فەرمو کاکە بەهێز بەهێخان لە سلێمانیەوە شەو باش دایکی خێراتنی دکتۆرەکەم زۆر سپاس دەکەین دکتۆر گیان من زەختم هەیە بەڵێ وەک زەختمە کە ئەڕۆم لە ڕێ لە ئەژنۆم بەرەو ژوور دەن تێ بڕۆم سڕە بێ هەر وەستا دوشم بە پێوە سڕە بێ نازانم چێ باش هەردوو ئەژنۆ دایجیان نەوەڵا لای چەپم زۆری باش ئەی سمت و قاچە پێوەی نایەشێ وەڵایی کەم دەمێکە وای وەڵایی دەڵێ وڵا دەمێکەیە ماوەی چەنە بێت وای بەخوا 2 ساڵ 3 ساڵە بێوام تەمەنە چەنە دایجیان تۆ وڵا تەمەنم مالی 52 باش وەزنی قەڵەو نیت وڵا بەرێ وڵا وەزنم لە 80 ئەگەر زیاتر نەبێ کەمتر نییە ئەشیای ئەژنۆ نەگرتووە تا ئیسە سەوەفان و شتێ نەبووە بەرێ وڵا بوومە باش دکتۆرم کردووە باش ئەی عیلاج و شت وڵای عیلاج بەس زەخت جاران بەکارمێنە بەسی زەخت بەکارێنم ئاوسان شتی جوونگەکانی نییە ئەوسانی ژوو نییە دایجیان نە وەڵان نیمە بەس قاچی چەپم ئاوسێ تو ئاخرجاکەی چوی بۆ لای دکتۆر فەحسی ڕۆماتیزمی بۆ کردی وڵی کەسێکە دەگوتی لە 150 لەوانەیە کەمتر ڕۆماتیزمە بێت باش ئیسا ئازارەکە و چۆنە باسی ئازارەکە بۆ بکە وڵی ئازارەکەم تا ڕادەیە باشە بەس کە بڕۆم لە ڕێ بکەم قاچمێ لە قادرما چۆنی وڵی قادرمەش کە بڕۆم قاچمێشێ بەس عزێتێ لە تەوالێت وڵی تەوالێتیش باشم کورسی بەکارهێنیان هەر شەقیەکانی وەڵا هەر شەرقی باش زۆر خۆ هیلاک ناکی لە ناو ماڵە دایجیان وڵی نە بۆ خۆی من هەر خۆم ئیش نێڕەمی دانیشتن شەکرە و نییە نەوەڵا بەس زەختمەیە باش باشە دایجیان بە سەرچاوێک توێسر مەمنونتم بەخانکە خوارد لەگەڵ کاکە بەرهەم لە سلێمانیەوە شەو باشکار دکتۆر شەو باش چاوەکەم باشی قوربان ڕێزم بۆتان سپاس دەکەین ئەزێت نەبێ منداڵێک مێ تەمەنی 6 مانگە بەڵێ لە 4 مانگیە کێشی 7 کیلۆ بوو ئێستایش 7 کیلۆ 300 گرامە جاوتم هیچ کێشەیەک هەیە یان نە بەڵام زۆر ئەجوڵێ جوڵەی زۆر زۆرە ئەجوڵێ بەڵێ کێشی هین تەمەنی 6 مانگە بەڵام جوڵەی زۆرە لەگەڵ 4 مانگیە 300 گرام فەرقی کردووە بەڵێ شیری چیەخوا دایکی شیری دایکەخوا دەستان پێکڕ خواردنی بێنێ بێجگە لە شیر بەڵێ تازە دەستی پێکڕۆ بە شۆربای برنج و بە سێ و مۆز زۆر باش بەسەر چاو کاکە بەرەمجا ئیسە بە وەڵام تێنە نازدارخان لە سلێمانیەوە فەرموو نازدارخان باشی دکتۆرگیان باشی دادەجان سپاس دەکەم بێ زەحمەت پرسیارێک بۆ دکتۆر شاخەوان فەرموو دکتۆرگیان 3 مانگ لەوە پێش ئانیشکی خۆت دەستمەیەشە چون بۆ لای دکتۆر دەرزێکی بۆ کردم بۆ ئانیشکەکە باش ئێستا ینی دوای ئەوە باش بووم بەڵام تقریبا وا بۆ مانگێک کەچێ ینی ئازارەکەی زۆر زۆرە ینی قوتووی دۆشاوێک ناتوانم هەڵبسرم ئازارەکەی زۆر زۆرە بێت نازدارخان ئازارەکە لەسەر ئێسکە ڕقەکەی وانە بەڵێ لەسەر ئێسکەکە ڕقەکەی دیوی دەرەوەیان دیوی ناوەی ئانیش وڵا دیوی دەرەوە ئێستا هەستەکەم زیاتر ئازارەکە بەرە و ئێسکەکەی خواری شۆیەت شانومە لە پێوەی نایەشێ نەوەڵا شانملم سڕبوونی نییە دەسێ نه بەس عنی ناتوانم زۆر بیژۆڵێنم ئیشی پێ بکەم تەلەفۆنێکشم بۆ دکتۆرێکی تر کرد وتی پۆنستان بخۆ و هەڵی واسەوەکو کتۆنێکێک دەستیشکی هەڵی واسی بەملتەوە ئەوەشم کردی سفادەم نەکرد ئیشی وردەواڵی عزیێتە ئەوانیە پەنجەکانە زۆری وڵا بەس دەستی ڕاستە هەچی ئیشەکانیشە من هەر بە ئەوەی کەم بەڵێ بەسەر چاو نازارخان جواب پێی نوێشاڵە بە چاوە کاگاری لە سلێمانیەوە
ئەم کاتەوە باش ئەم کاتە باش کاکاریجان فەرموو شۆنی کاک دکتۆر باشی چاوەکەم سپاس دەکەم زۆر سپاس عەزیز نەبێ وەڵایی کچێکم هەیە 9 ساڵە قژی زۆر هەڵەوەرێ بڵین ئەوەرێ بەتایبەتی بڵین کاتێکە بڵین لە حەمامە بێت قژی وەرحافون نیوە بۆ قژی جا چوونێت دوسێ شۆنیشمان گەڕان بڵین شامپۆشتی وامان بۆ گۆڕێومانە هەر ئیسفادەی نییە جارم کاتە شاهی شوێنێک نییە تابیبن فەحسێکی بۆ بکەین نازم ڕێگا چارێگە گەل هەبێت مەمنون لە کێ وایداتوە وەڵایی تقریبا نزیکی 4 مانگە بێ وایە کێشەی هەیە کەم خوێن نییە وەڵایی بۆ کەم خوێنی بۆ فەحسەکە پێشتر فەحسێکمان بۆ کرد وتیان کەم خوێن نییە خۆی تۆزێک هەڵە وەرێ بەڵام لەسا زۆر زیاتر بوو باشە بێجگەلەوە هیچ کێشەی تری نییە بڵێن سحەتی باشە حرەکە و جوڵە و نەشاتوانی باشە هیچ عیبێکی نییە باشە خواردنی باشە بەڵێ ئەروەڵا باشە بەسەر چاو کاکاریجان جوابتێنێ وشاڵە کاکتۆجیان دەستکەین بە وەڵامانی پرسیارەکەم بە من جوابی بەهێخان بەمەوە بەهێخانجان تۆ بەپێی تەمەنەکە و بێت و هەندێک فاکتەری تر بەڕاستی کە لە خانمانی ئێمە هەن ینی پێشیان و توی تۆزێک کێشەی لە واچێ سەوفانە هەبێ بە دڵنیایە ئەو کێشەی ئەوەیە لەم کاتە شتێکی ئەوە نەخەتەر نییە بەڕاستی بەزی شاڵەکە کلینیکەکان عادەکان کرایەوە این سەردانی پزیشکی پسپۆرکی بۆ یەشعی تازە بۆ بگرن و کاتە هەندێک چارەسەر هەیە ڕاستە ئێمە سەوفان و پزیشک ئەڵێن سەوفان چار ناکرێتەوە بەڵام ئەتوانین بیوەستێنین چونکە چەند مەرحەلەیەکی هەیە چەند خۆناغێکی هەیە کە ئەگاتە خۆناغی پێنجەم لای ئێمە ئەو حالمان نامێنێت بەڕاستی ئەبێ ئەو کاتە ئەژنۆکە بگۆڕی ئەمەی تۆ باسێکی لەوە ناچێت زۆر پێشکەوتوو بێ بەڵام چەند شتێکی بەڕاستی بێت و ئاگاو لێ بێ لەوانە تەوالێت زۆر خراپە تەوالێت دوژمنی ئەژنۆ و پشتە ئەبێ ئاگاتان لێبێت تەوالێتی شەرقی خراپە چونکە هەموو کاتێکە دائنشی هەڵەسی تۆ زەختەکە چێتە سەر ئەژنۆ و عەزێتی پێگا بۆیە هەوڵ بە ئەگە کورسیش بێ پایەکی هەتاکو تەوالێتەکە هەموو من نەتەنها نەکبووتە بۆ هەموو هاوڵاتیان ئەڵێن تکایە بە تایبەتی ئەوانی کە لە تەمەنن پێشەوەی تووشی ئەو کێشانەبی ئەوانە حەلکەن نوێش هەوڵ بە لەسەر کورسی بیکەی قادرمە زۆر مەکە بە پێوە زۆر مەوەسە بەڵام جوڵەش کەم لە ناوماڵە هەموو شەوەکانی تر باسی ئەمەمان کردو ئەبێت و کەم جوڵەکەی وەزنەکە و زۆر مساعیدە بۆی کە تووشی کێشی پشت و ئەژنۆکە هەوڵ بە تۆزی وەزنەکە و دابەزێنی لە چەند شتێ پارێزکە ئەگەر هەستە کرد ئاوسایی هەیە جاجە قاچە بەرزکەرەوە شەوان کە ئەخەوی ئەتوانین سەریم خێتە ژێر قاچە حەپی بەسیت بکو پاراسیتۆڵ بە تایبەتی لەبەر زەختەکە و حەپی بەخۆتەکان مەخۆ ئەتوانین پاراسیتۆڵ ئەگە 500 ڕۆژی سێژەمە بیخۆ یان هەزاری هەیە بەین دەنگی ئێوارە دەنگێک وەکو ئاماژەم پێگەشتەکەی تۆ لەم کاتە ئەوە نەخەتەرنی ئیشاڵا وەزەکە باش بوو سەردانی پزیشکی بکەرەوە بوو ئێشعی تازە بۆ بگرن و ئەو کاتە بەپی ئەوە ڕێنمایی تازە ئەکرێ بەڵام بیرێ نەچێ ئەو شتانی کە پێم وتی زۆر زەڕورن بوو ئەوەی هیچ نەبێت نەک تەنها ئازارە حکەمەکاتەوە بەڵام ئەشێ پارێزێکە بۆ ئەوەی قۆناغی سەوفانەکە و پێش نەکەوێت و خراپتر نەبی دوکتۆر گیان کاک بەرهەم باسی مناڵەکەی کرد شەژمانگە وتی لە 4 مانگە بۆ ئێستا لە شەژمانگە حسابی و لە 2 مانگە 300 غرام زین کردو خۆی ئەمە زۆر جا دایکان ئەم کێشیان هەیە بەڕاستی دایکانیان باوکانم کێشیان هەیە مناڵ تەمەن زیادکردنی وەزنی لە ساڵ یەکەمی تەمەنیە بە پێی مانگەکان جیاوازە 3 مانگ یەکەمی تەمەنی مناڵ زۆربەی زۆران مانگی کیلۆیەک زیاکەن بەڵام دوای ئەوە بۆ شێوە زیانەکەم ئەگەر بۆ شێوە زیاکە زۆر عیملاق دەرەشە بەڕاستی سێمان یەکەم هەموو مناڵە زۆربەی ئەگەر کێشی تەندروستی نەبی 750 غرام بۆ کیلۆیەک لە مانگێکە زیاکە دوای سێمانگی دووەمدا ئابازێ بۆ 9 کیلۆ دوایەوەدا ئابازێ بۆ 100 غرام و 200 غرام بەو شێوەیە مناڵ لە ساڵە لە 8 کیلۆ کەمتر نەبێت طبیعیە ئێستا ئەو تەمەنی 6 مانگە و زۆر طبیعی هیچ کێشەی نییە حتا کوردواری خۆمان ئەڵێن ینی کە مناڵ کاکەوێتە سەر پێ وردە ئەڵێ ملی باریکە بێت ینی زۆر شتێ وتەیەکی زۆر جوانە بەڕاستی مناڵ زیاکردنی وەزن لە بیدایەتەوە زۆر بە خێرازیاکە دوای وردەودە کەمێ بێتەوە بۆ شێوە زیان ناکەن ئەمەی کاک بەرهەم بە دڵنیا و مناڵەکەی ئێستا کە 6 مانگە و 7 کیلۆ 300 غرامە زۆر باشە هیچ کێشەی نیە و شیری دایکیشی خۆ زۆر باشە دەستیشیان کردو بە خواردن وەزم شتەکانی کە تۆ باسی کرد هەمی ئەوانەی ئێنە دەستیان خواردنێنە دەستیان خۆش بێ و مناڵێکی ئاسایی کێش زۆری شیرە نەکەم ینی بەڕاستی ئەمە خۆمان خزم و کەسوکاری خۆمان دایک بە زۆر خواردنەکە بە خۆشی مناڵە بەس بۆی قەڵەوی ئەوەی تامان مناڵ دوای ساڵ دو ساڵی تر زۆربەی زۆر مناڵ حاڵەتی کەمەوە پێێتە پیکی ئیتر ینی خواردن بە دڵی دایکەکە ناخوا ڕاستە تێگەشتی بەڵام لەوانەیە بەشی خۆی بخوات بەڵام داکێکە حەزەکە کە داعش سفرەکە قاپێ بخوا هەموو داکیوە حەزەکە بەڵام باشترین تعاملکردن لەگەڵ ئەم مناڵانە باشەوە زۆر زەخر لە مناڵ نەکرێت زۆر سەرزەنج نەکرێت زۆر قسەی پێ نەوترێت دامە بیری نەخرێتەوە نانی وەکوڵێ لە دوورەوە چاودێری بکاو ئەگەر مناڵەکە گەشەی طبیعی بوو نەشاڵی طبیعی بوو خەوی طبیعی بوو هیچ ترجێگەی تریزنی ئەگەر خوانیشکە بخۆ ڕاستی بەڵام ئەگەر خوانە خواساسی کرد ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە ئەچێ و
لاوازە و بێت تااقاتە ئەوە دڵنیا بێ پیشانی دکتۆری با بۆی بزانەوە کارەکەی چیە کاگاری پرسیاری تری کرد مناڵەکە تەمەنی 9 ساڵ و قژی قژی ئەوەرێ تاان قژوارین ئەمە وێن جار حاڵەتانە هەیە بەڕاستی مادەم هەستەکە زیاد لە حدوکو خۆی باسیکە ئەڵێ نیوەیەتە خوارەوە باشتر وایە دڵنیا بێلەوەی کە نەقسی هەندێک شتی نییە کە گرنگە بۆ گەشی تەبیعی قژ لەوانە باشوە فاسی زینکی بۆ بکە فاسی ئاسنی بۆ بکە فاسی ڤیتامینی بۆ بکە مادەم زیاد لە تەبیعی قژی ئەوەرێ تەسەوەرێکمێکە لەو نەقسی ئەو مادانی هەبێت بە تابەتی زینک بۆ گەشەی قژ بۆ پێ زۆر ضرورە ئەگەر لە ئێستێشە ئەگەر بڵێن مختبەرات شتوانی حتا ئەتوانێت زینک بەکاربێنێ بەبێ فۆساتیش هیچ ترسینی و یەکێکە لەو مادانی کە بەرگی لە شینسان زیاکە بەشوب هەیە ڕۆژانە ڕۆژی جارێ پێنسیسی بەکاربێنێ زۆر استفادی لەکە بۆ ماوەی مانگە دوو مانگەتوانێت بەکاری بێن شڵ دەشکراوە بە زیاتر دڵنیا بێتوانانی پیشانی دیتۆرێکی بەەوە فەسانی بکە بۆ زیاتر دڵنیا بوو دەستەکانی خۆش بێت نازارخان تۆ باسی ئەو حاڵەتی ئانیشکە کرد تا بەنەو حاڵەتە حاڵەتێکی باوە ینی بە ئینگلیسی پیاڵن تێنس ئل بۆ زیاتر لەوە تەشخیصکراوە یەکەم جار ئەو یاریزانانە توش بوون کە یاری تێنسی سەر زەویان کردووە زیاتر نیشانەکە وازە حڕێک ئەوێ بەڵێ دەرزی بەکارهێنێ ئێمە ناڵێن شتێکی خەڵاتە بەڵام ئەبێ نەکتۆ هەموو هاوڵاتیانەوە بزانن ئەم دەرزیە ینی شتێکە بەڕاستی دەمێکە هەیە تەنها ئێمە بەکاری نهێنن بەڵام دەرزی هیچ کاتێک 100% نیە ئەنجامەکەی هەندێک نەخۆش هەیە ئیسفادەی لەکە هەندێک نەخۆشی ئیسفادی لێ ناکە هەیە ئیسفادەی لەکە 5 ساڵ 4 ساڵ 2 ساڵ بەڵام هەیە یەک مانگ ئیسفادی هەیە یەک ڕۆژ ئیسفادی لەکە هەشە بەداخەوە هەندێک نەخۆش دوای دەرزێکە ئازارەکەیان زیاکە بۆی ئەو دەرزیە نابێت 100% احتیمادی لەسەر ئەوە بێ ماوەیە کپی کردو ئازارەکە و بەڵام ئیتر ئایا هیلاکە کردوتەوە یان هەر مەفعولی دەرزەکە نەماوە بەس ئەوەیە بزانە شتەکە شتێکی خەتەر نییە وەکو ئەو وتە پەیوەندی بە پزیشکی تر ئەو کردووتێتی حەپی ئازار بەڵێ لەم کاتە حەپی ئازار بەکاربێنە یان هەتا جێڵ و کرێم وشت زەیتی زەیتون بەوان ئەگەر لیبی ئازارە و کەم ئەکاتەوە بەڵام چەند شتێکی ئەبێ زۆر ئاگەو لێبێ ئەو ئیشانە بەو دەسە و نەکەی بە تایبەتی ئیشی خۆرس هەڵگرتنی شتی خۆرس بەیەک دەست بەو دەسە و هەندێک ئیش ئەنی خۆ زیاتر ئیشی خانمان نیە زیاتر پیاوەکان ئەیکەن وەکو چەکش و دەڕنافیز وشت بەڵام هەندێک ئافرەت هەیە خۆی حەزەکە ئەو شتانەشکە بۆیە هەوڵ بخوو لەوانە بە دوورگری هەندێک ئیشی خواردەمەنی و قورس و ئەمانە کە عزێتی پەنجەکان تا چکە تۆ لەگەڵ جوڵەی مەچەک و پەنجەتە ئەوێ ئێشێ بۆی تێش بگەی لە نەخۆشێکی خۆ بۆ ئەوێ ئێشێ چکە گروپێکی ماسووکە هەیە نووساون بەو ڕێک ئەو نقطەی کە کێشەکەی تا دروستە بێ تووشی هەوکردن نییە ئێمە پێتوانین پێوەڵەوەکو سووتانەوە گویانەوە بە ئینگلیزی پێڵ ئینفلامیشن تووشی ئەوە ئەبێت عیلاجەکەی زۆر ئاسانە باشترین چارەسەر بۆ ئەم حاڵەتی تۆ بەڕاستی چارەسەری سروشتیە چەند جیهازێکی بەکارهێنێ بۆ ئیشەڵا یادەکان کرایەوە ئەتوانی سەردانی سنتەرێکی چەند ڕۆژە چارەسەری سروشتی بۆ بکەن و تەمرینی تایبەتی هەیە فێرتەکەن بە دڵنیایی و باش ئەبێت لەم کاتە هیلاشی مەکە حەپی ئازارەکە ئەگە جێڵیان کریمی ئازاریشە دەستکەوت لێ بیت زەرەر ناکە ئیشەڵا بە تێپەڕانی کاتەکە ئەتوانیت تێپەڕێن کاک دوژیان کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی ئەڕات حەزەکەم ئەگەر دووبارەش بە باسی ئەوەکەینەوە ینی ئێمە خۆمانەوەکو پزیشک ڕاستە ئێمە پزیشکی پسوەری مناڵانین بەڵام لە ناوکار و بەڵێ ئەوە ئەبینین دایک و باوک یعنی ئەیانێ مناڵەکەیان فوی تێبێت ئەیانێ مناڵەکەیان دایمەن بخوا یعنی خۆش ئەزانی ئێمە خۆشمان مناڵ مناڵ حەزی لە لاساری هەتا لەگەڵ یا بڵێ بەعکسی تۆ ئەجوڵێتەوە ڕێنمایی چیان ئەکی کە ئەوە زۆر نەکەن لە مناڵ بە زۆر خواردن وتمان ئەو مناڵانە باشتر وایە لە دوورەوە چاودێری بکرێن زۆر سەر نەخرێتە سەریاندا باسی مەسەلەکە نەکرێت لەلایەنە لەو قاپێکی ئەو حەزیلەکە لەو قاپێ خواردنی بۆ دامرێ ئەو خوانی کە ئەو حەزلێکە ئەوەی بۆ دانرێ باش وایە لە کاتی ژەمەکانە هەموو ئایلەکە بێ کۆ ببنەوە باش وایە ئایپاد و تەلەڤیزیۆن ئەوانە بکوژێنێتە لەو کاتێ بۆی مناڵەکە بیری لای ئەوانە نەبێت و بۆکو پێمەتی ئەو خوانی کە حەزیلەکە دامەسە سفرەکە هەبێ و ئەگەر مناڵەکە خەوی تەبیعی بوو گەشەی تەبیعی بوو نەشاطی تەبیعی بوو جێگەی تریزنی و پێویست ناکە بکرێ بە کێشە دەستەکانی خۆش هیلاکمان کردی زۆر سپاس دەکەین بۆ سەلامەتبی بینەرانی خۆشەویست بەنامەی ئەم شەویشمان کۆتایی هات سوپاس بەخۆ هەمومان دڵمان خۆشە ئەبینی خەریکە بارودۆخ ئاسایی ئەبێتەوە بەڵام لە یادتان نەچێت ئەبێت کاتێک واز لە نەخۆشەکە بینین بڵێ نەماوە کات 100% چواردەوریشمان کۆتایی پێبێت چکە هێشتا بە تایبەتی وڵاتە دراوسەکانمان بە تایبەتی ئێران و تورکیا وەزیان زۆر خراپە تەنها کەسێک لەوانە بێتەوە ناومان ئەگەر وەکو ئەو وڵاتانە بین خوا نەخواسە هەم حەز ناکەین خۆشەویستانمان ئەگەر مردنەکەش نەبێ با تووشی ناڕەحەتی نەبن و تووشی ئەو نەخۆشیە نەبن
داواکاری ئینشاءڵڵا ئەم شتە هەروە بەو شێوە بەردەوام بێت نەخۆشەکە لای ئێمە سوود بێت وردە ئێمە ژۆکو پزیشکان دەستکەینەوە بەکردنەوەی کلینیکان و ئێوە بتوانن سەردانی ئەو دکتۆرانی خۆتانکەن و پێویستان بەم جۆرە پەیوەندی و بەرنامان نەمێت هەتا ئەو کاتانە ئێمە وەکو سندیکای پزیشکانی لە قیسلێمانی لەگە پزیشکان لە خزمەتانە ئەبین سپێش و هەینیە بەداخەوە بەرنامەکەمان نابێت لە مۆلا ڕۆژی شەمە ئینشاءڵڵا لە هەمان کاتدەینەوە دیدارتان بە هیوای تا ئەو کاتە هەمووتان تەندروست و سەلامت بن خواتان لەگەڵ شەوتان شاد.